محەممەد عەلی کلای ئەفسانەیەک لە جیهانی وەرزشدا. محەممەد عەلی کلای بە ئەفسانەیەک کە جادووی لە هەموو جیهان کردووە باز دەکرێت، ئەوەش بەوەی ئەوەی هەمیشە بە تواناکانی ئەوادارەکانی تووشی سەرسوڕمان کردووە. لە دوای مردنیشی هێشتا هیچ کەسێک نەیتوانیوە بگاتە ئاستی ئەو. محەممەد عەلی کلای ناوی ڕاستەقینەی کاسیۆس مارسێلیۆس کلای جۆنیۆرە. لە ساڵی 1942 لە ویلایەتی کنتاکی لە ئەمریکا لەدایک بووە. هەر لە تەمەنی 12 ساڵیەوە دەستی کردووە بە یاریکردن و ڕاهێنانی وەرزشی بۆکسن، هەر بەزوویش دەگاتە لووتکە. لە ساڵی 1960 دەبێتە خاوەنی مەدالیای ئاڵتوونی ئۆلۆمپیاد. لە هەمان ساڵیشدا دەبێتە یەکێک لە یاریزانە لەیاتوەکان و دەتوانێت لە یەکێک لە یاریەکاندا لە تۆنی هەندساکر بباتەوە. مێژونووسان باز لەوە دەکەن کە ئەو ئەفسانەیە بۆ ماوەی 20 ساڵ لەسەر یەک لە یاریکردن بەردەوام بووە. هەرەوەش هۆکار بووە بۆ ئەوەی هەمیشە خاوەنی ئەو نازناوە بێت. ئەو یاریانەش کە لە ماوەی ژیانیدا ئەنجامی داون ژمارەی پێوانەی تێدا شکاندووە و تاکو ئێستاش هیچ کەسێک نەیتوانیوە هێندەی ئەو یاریەکان بەرێتەوە. بەڵام بێگومان هەموو سەرکەوتنێکیش بەبێ کۆسب دروست نابێت. لە ساڵی 1967 دەبوایە بچوایە بۆ خزمەتی سەربازی ئەمریکا، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە کە محەممەد ڕەتی دەکاتەوە. بەو هۆیەشەوە لەلایەن ئەمریکاوە سزا دەدرێ و لە نازناوی پاڵەوانێتی ئەو ساڵە بێبەش دەکرێت. جگە لەوەش گەشتەکانی بۆ دەرەوەی وڵات قەدەغە دەکەن، نایەڵن کە بەشداری لە هیچ یاریەک و پاڵەوانەتیەکدا بکات. محەممەد عەلی هەرزوو دەبێتە پاڵەوانی ژیانی کەسانی ڕەشپێست و موسڵمانن، چونکە هەمیشە پشگیری لە کەیسی موسڵمانە ڕەشپێستەکان دەکرد. کاتێکیش دەبێتە موسڵمان ناوەکەی خۆی دەگۆڕێت بۆ محەممەد عەلی. محەممەد عەلی کلای لە ساڵی 1964 دەبێتە خاوەنی یەکەمین نازناوی جیهانی. لە تشرینی یەکەمی ساڵی 1974دا ڕوبەڕووی فرۆمان زائیر دەبێتەوە. لە گێمی سێمدا بەلێدانێک لی دەباتەوە. بەو شێوەیە دەبێتە خاوەنی نازناوی پاڵەوان لە تەمەنی 32 ساڵیدا. لە کۆتاییدا محەممەد عەلی کلای تووشی نەخۆشی لەرزین دەبێت، بەڵام پزیشکەکان پێی ڕادەگەێنن کە ئەو دەتوانێت ژیانی ئاسایی خۆی بەڕێ بکات، بەڵام دەبێت بە بەردەوامی چارەسەر وەربگرێت. محەممەد عەلی کلای دەربارەی نەخۆشیەکەی باسی لەوە کردووە کە خودای گەورە وای لێ کردووە بۆ ئەوەی بە ئەویش و بە خەڵکیش بڵێت کە ئەو گەورە نییە، بەڵکو خوددا گەورەیە. دوای ئەوەی لە جیهانی وەرزشی و بۆکسێن دوور دەکەوێتەوە، لە ماوەی ژیانیدا چەندین کار دەکات. لە ساڵی 1978 دەبێتە باڵیۆزی گشتی بەنگلادێش لە شیکاگۆ. دواتر لە ساڵی 1970 گەشت دەکات بۆ ئەفریقا و وەک نێردراوی تایبەتی سەرۆک کارتز بۆ بەڕێوەبردننی یاری ئۆڵمپیاد. کۆتا جار لە ساڵی 2016 بەهۆی نەخۆشیەکەیەوە کۆچی دوایی دەکات، بەڵام تاکو ئێستاش هەروەک ئەفسانەیەک لە ناو ژیانی هەموو هەوادارەکانیدا ماوەتەوە و زیندووە.